بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. گەشتنە بابەتی ئەوەی باسی کۆمەڵێک و چینێکی تر ئەکەین. باسی کۆمەڵی مسلمانانمان کرد، دوو بەش بوون. باسی کۆمەڵی تاوانبارانمان کرد لە ساحەی مەحشەر. ئێستا دەچینە سەر بابەتی ئەوەی باسی ئەوانە دەکەین حاڵەتی متەقین، ئەوانەی لە خوا ترسن لە ساحەی مەحشەر مسلمان، یان ئەو کەسانەی کە لە ساحەی مەحشەردا ئەو ناخۆشی کە باسمان کرد ئەمان لێ قوتارە بن، لێ نەجاتیانە بێ، هەن لە خۆشیە هەن لە ئیسراحەتە. یەکەمیان ئیمانداران ئەوەیە کە حەوت تاقە من کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسیەکە، ئەو ڕۆژەی کەوا خۆر نێزگە بێتەوە ئینسان زۆر، چکە ئینسان زۆر بەو خۆرەکە نێزگە بێتەوە، عەرەقەکە تێکەچێت، زروفەکەی زۆر خراپە، کاتێکی خۆی پەروەردگار کە دایناوە زۆر ناڕەحەتە لە ساحەی مەحشەر بۆ هەموو مرۆڤەکان وەکێ. بەڵام خوای گەورە کۆمەڵی خەڵکەیە، ئەم کۆمەڵە خەڵکە خوای گەورە ڕەحمی پێ کردوون، لەو ناڕەحەتی ڕۆژی مەحشەرا نەجاتیان بووە. یەکەمیان ئەو حەدیسەکەی کە حەوت تاقە من لەژێر سێبەری عەرشی پەروەردگار، سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. ئیمام العادل دەسەڵاتێکی دادپەروەر یەکەمیان، وشاب نشأت في عبادة الله تعالى، گەنجێک گەنجایەتی لە خواپەرستی بردبێتە سەر، ئەمە دووەمیان. سێمیان ئەفەرمێ ورجل ذكر الله خاليا، کاتێ ئینسان کەسێ ذکر و یادی خوای پەروەردگارەکە، فاضت عیناه، لەگەڵ ذکری خوایە گریانی دێ، لەبەر خاتری خوا ئەگری، واتە ئەگیرێ لە کاتی ذکری خوایە. دانەیەکی تر ورجل قلب معلق بالمساجد، کەسێک دڵی بەستراوە بە مزگەوتەوە، بەردەوام لە مزگەوتە، دڵی بەستراوە بە مزگەوتە. رجلان تحابان في الله، دوو کەس لەبەر خاتری خوا، هیچ مەسلحەتی دنیایان نییە، هیچ مەسلحەتێکیان نییە جگە لەوە نەبێ لەبەر خاتری خوا یەکتریان خۆشگەرە. ورجل اجتمعا عليه وتفرقا عليه، کۆبنەوە لەبەر خاتر خوا و دوانە یەکتری خۆشیان گەرە، جیابنەوە لەبەر خاتر خوا کە جیابنەوە. ورجل دعته امرأة ذات منصب وجمال، ئافرەتێک خاوەن پلەپایە و خاوەن جوانی داوا دەکات لە گەنجێک بۆی کاری خراپەی لەگەڵا بکە، لە پیاوێک ئافرەتێک داواکە، بەڵام ئەم چییە؟ ڕەدیە کاتەوە. أفرمي فقال أخاف الله رب العالمين. ورجل تصدق بصدقة أخفاها حتى لا تعلم شماله ما تنفق بيمين، كسيك أبخشي لبيناي خوادا حزناك كذبزاني، دستي راسي أبخشي حزناك بدستي شبي في بزاني. أما حوت تاقمن چتريك لروج قيامت سيبري عرشي خوايا بخوان ئەم حەوتاقمان لەو ژێر سێبەر و عەرشی خوای پەروەردگار، ئەو میحناتانەی کە باسمان کرد لە ساحەی مەحشەرە ئەمانە ناگرێتەوە. ئیتر ئێمە هەوڵ دەین لەمانە ئەگە دوانسیانێ نەبین لای کەمێکێ بین باشە، کامەی ئاسانە هەوڵ دەین لەژێر چەتری ئەمە بۆ خۆمان کۆکەینەوە. چونکە خوای پەروەردگارە فەرمێ إن الله يقول يوم القيامة أين المتحابين بجلالي اليوم، كوان أواني لبر خاطري من يكتريان خوش قرأ، كوان أواني كخيريانا كالحزانا كسب زاني، كوان أواني عادل بون لدى صلاتيانا، كوان أواني گەنجایەتیان لە پێناوی خوادا سەرف کرد، ذکریان کردو لە پێناوی خوادا ئەگرین، ئەوانەی لە پێناوی منە یەکتریان خۆش، هەر حەوت تاقمەکەی. ئەوەی کە ئافرەتێ داوای کرد ئیشی خراپە بکە، ئەم ڕەدی کردەوە، لە ڕۆژی قیامەتە هەمووی باڵنکە ئەڵێ بچنە ئەو ژێر سێبەرە بە خۆتانی ئیسراحەت کە، ئێوە قابیلی ئەم عەزیەتە و مەینەتی و گەرمایە نین، بچن بۆیە بە خۆتان دانیشت. ئەمە خوای پەروەردگار
ئەمە ئەڵێ خاڵێکی تر لەوانەی کە حاڵیان باشە و چاکە چاوپۆشیکردن لە قەرز، سوکردنی قەرز. ئەمە شتێکێکە لەو کەسانە، واتە کەسێک قەرزارە لای تۆ، ئەگەر نەبوو چاوپۆشی لێ بکە ئەکەویتە بەر سێبەری عەرشی خوای پەروەردگار، ئەبیتە کەسێک لە ساحەی مەحشەرا خوا ڕەحمەت پێ بکە. بۆ نمونە یان بارسووکی بۆ بکە، بەڵام ئەگە خاوەن قەرزەکە خاوەنی وعدی خۆی بێ، لە کاتی خۆی کەسی چاک و باش بیتێنێتەوە، نەک ئەوەی کاری مالی کرد. من أنظر معسرا أو وضع له أظل الله يوم القيامة تحت ظل عرشه يوم لا ظل إلا ظله. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک دەستی دەستکورتێ بگرێ، ئەگە قەرزی کردبێ هیچی نەبێ لەبەر خوا عەفوی بکە، یان یارمەتی بدا بارسووکی بۆ بکە، بڵێ ئەوەنە قەرزاری دەی ئەوەندەی چەندێک تێ بم دەرێ باقەکەی لەبەر خاتر خواقەی. ئەمە ئەم دوانە هەم بارسووکی یان هەم بوو بورێ لێ، ئەم دوانە چونکە یەکێکە لەوەیە کە لەژێر چەتری ئەو لێبوردنە خوای خاتە چەترێکی بۆ دروستەکە و لە گەرمایی نەجاتی ئەدا و لە مەشەقەتی ڕۆژی مەحشەر نەجاتی ئەدا. سێمیان چاکە و خێرکردن، كل امرئ في ظل صدقة حتى يقضى بين الناس. ئەڵێ هەموو کەسێک ها لەژێر چاکەکەی خۆیە، چەتری چاکەکەی، کەسێک کە خێر و سەدەقەی کردو خوای گەورە چەترێکی بۆ دروستەکە، ئەجە بچۆ ئەو شوێنی ژێری ئەو چەترە، چونکە ئەوەی چیە ئەی خوای گیان ئەوەی خێر و چاکەیەکە کردوت لە ساحەی مەحشەرا نەجات دەبێتەوە. پێغەمبەری خوا فەرمێ إن ظل المؤمن يوم القيامة صدقة. ئیماندار ها لەژێر سێبەری کەچی ئەو سێبەرەی کە دروستیان کردووە سێبەری سەدەقەیە، خێرە. ئێتر سەدەقە خوارد نییە پارە بدەیت، تر هەموو خێرە. كلمة طيبة صدقة، تبسمك في وجه أخيك صدقة. ئیتر ئەمە لە کەمترینەوە. ئێستا من لەگەڵ توات بینم بزەیەکت بۆ خەمەوە سەدەقەیە، هەب بزەیەکت بۆ بکەم سەدەقەیە، وشەیەکی شیرین ئەڵێم بە تۆ شێ شیرین بە من ئەڵێی سەدەقەیە. چاکە چۆنی ئەکەین دەست ئەخەینە ناو دەستێک کە هەتا دەستمان ئەکەینە وەرچی گوناحی لە بینی پەنجەکانمان ئەوەرێ. یعنی مسلمان بەردەوام لە ڕەحمەتایە. ئیتر سەدەقەیەک لە بچووکەوە حتا گەورە هەر سەدەقەیە ئینسان ئەتوانێت کۆی بکاتەوە، بەڵام سەدەقە گەورەکە ئەوەیە کە یارمەتی هەژار و نەدار و لێ قەوما و فەقیر و دەستی ئەو کەسانە بگری کە هەن لە تەنگانە بە عام. خاڵێکی تر ئەوانەی لە پێناوی خوددادا یەکتریان خۆشگەرە کوتمان لە پێشە حەدیسەکەیە، بەڵام ئێمە باسی ناکەین. خاڵێکی ترەوەیە کەسانێک لەسەر خۆ زانا و نوێشکردن، واتە کەسانێکان علم و زانیاریانەیە بەڵام لەگەڵ ئەمە حیکمەتیانەیە، نەرمونیانیانەیە. ئەمانەش بە بۆنەی زانستەکە و حیکمەتەکەی خوای گەورە کردێ دێ چەترێ بووی، چونکە هەموو شتێک نەرمونیانی لەگەڵ ناو فەقەشانە، هیچ ئیسفادەی نییە، هیچ ئیسفادەی نییە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر شتێک کە دینە بیتێرە نەرمونیانی تیانە بوو ناشرین نەبێ، ئەو مرۆڤە ناشرینێک کاگوایە چاکی کە ناشرینە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمێ إن الله ظل الله يوم لا ظل إلا ظله. أم جاء فرمي بيغمري صلى الله عليه وسلم فإن تكلمت كل من بي وإذا سكت عليه. الرجل نبتت بحلمه وبعلمه. وأتا فرمي أو كسانك هان لجه سيبري خواي پروردگار أوي كدرستي كردو بويان كسانك خاواني زانستن، بەڵام لەگەڵەوەدا کە کاتی قسە دەکەن زۆر لەسەر نەرمونیانی و لەسەر خۆ حلمی لەگەڵایە، نەرمونیانیی لەگەڵایە. فإذا تكلم به، ئەگە قسەیان کرد قسە ئەکەن بەو ئوستو بە نەرمونیان، ئەگە بێدەنگش بوون بێدەنگ دەبن. ورجل راعي الشمس لوقت الصلاة، کەسێک بەردەوام متابعەی نوێژەکانەکە بۆی بگێتە نوێژە فەرزەکانە. ئەم شتێکێکە لەو کەسانی ئەم دوانە هەردگی بەیەکەوە کۆکراوەتەوە لەو حەدیسە مبارەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم.
واتا ئەمە شەشەمیان بەم دوانە واکە. حوتەمیان ئیمانداران ئەو کەسانەی کە سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمڕان، ئەم دوو سوورەتە تەبعەن لە قورئانە زۆر گەورەیە، ئەوانەی کە دەیخوێننەوە. يأتي القرآن وأهله الذين يعملون به في الدنيا كديخوينوا وكحشي بيت أم دوانا دبنا دو چتر لروج قيامتا پیغمبر إخوة صلى الله عليه وسلم سورة البقرة وسورة آل عمران كأنهما وقتية وقدو هولوان لبان سري أو كسر عوستي هول دي بردوام أدو سورة بخواني أقبتو أني أدو سورة لبركي حزور قورتلا أو حديثك ستاسات شنتك وبتوانيش يواش يواش تبقي لو سورة وجريت وأنا وطاقتي خود أويك بيوستا جبجيب كي إن شاء الله تعالى أمش أبيت لو حديث مباركي بغمر إخوة صلى الله عليه وسلم دلقريته واتا أبيت دو بلا هور أو دو بلا هورة كأخورة قرمن عدالت وهاي لخوشية لروجي صحي محشر دار. والذي جاء بالصدق وصدق به أولئك هم المتقون. فيقول فرميو كسانا كإمام مجاهد أم تفسيري أم آياتك بس يو كساناك كبرازقوي ورديانا وأو كسانش إيمان دارك راستقينا متقين. الله ما بس يما آيات أوانية أو كسانيك للروج دعية الدين وقرآن دخلنو وشنكوتي قرآن بونا لقل عبونا أو آياتي كالسروا أو كالسروا سورة بقرة وآل عمران. أما چند خالي بولواني كحالي متقين إن شاء الله لرزكاني تراتي نستر بابت إيواني أو كساني كير لسر كرسي آلتوني دانشتو كومالة ترمانية لسر كرسي آلتوني دانشتو كومالة ترمانية جلوبرگی شاهانەی بەهەشت دەکرێتە بەریان لە ساحەی مەحشەرە ڕێز وەک ڕێز و تەقدیر. ئینشاءڵڵا دەخوا تەمەن بدا لەم ڕۆژانە بەئیزنی خوای پەروەردگار بۆتان باسەکەین. خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوای لەو کەسانەمان کە حاڵەتی ئەم حاڵەتانن کە ڕەحمان پێکە یان حاڵەتەکانی تر لە حاڵەتی تاوانبارەندامان نەنێ پەروەردگارە خۆت ڕەحمان لێ بکە لە ساحەی مەحشەر لە ناو گۆڕ لە کاتی ئەو شوێنە تەنگانەی کە کەس نییە لەگەڵمانایی پەروەردگارە. يا الله خويا لتبارينا وعبادة من لقبول كي روجو مانجي أم مانجا بيرو زمان لورغري عبادتي أم مانجا بيرو زمان لورغري قرآن خوندن مان صدقة وخير وزكاة مان يا الله خويا لتبارينا و شفاي نخوش كان مان بدي نوجا كان مان لقبول كي ترايح كان مان لقبول كي شفاء عاجل أو نخوش برزانا بدي كداوي دعاء خيران كردو وشينان كردو يا الله خويا لتبارينا رحمة مردو كان مان كي يا الله خويا لتبارم ورحم با خزان مان با مناڵە كان مان بقوم وخزم وأحباب وخوشويست مان يا الله خويا رحم بولات مان بك هرزاني بخيت ولات مانوا خويا خوشيو هرزاني خوش بختي بولات مان بيني دور مان كيت ولا مخرافي خويا رحم ببيا وبرزق كي كم زقوتي كردوا أجر باداشتي بنوسي خويا جان يا ربي خويا رحم بو كسانش كي كمالي توي دروس كردوا وشوێنە چاکەکانی کردووە هەر خێرێکی کردووە خوای لێ وەرگری ئەوانەشی کە زەکاتیان داوە خوای زەکاتەکانیان لێ وەرگری آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.